لە دوای خنکانی مناڵێکی تەمەنیان 11 ساڵی بەڕێگەز عەرەب کە هێشتا تەرمەکەی لە ناو ئاوی زەڵمدایە، بەرگری شارستانیە لە بجۆ گەشت و گوزار 25 کەپڕ و شوێنیان سزادا و بە شریتی سوور داخران بەوەی نەبوونی مەرجەکانی سەلامەتی. بەڵام بەداخەوە هەندێک کات بەشێک لە ئەتوانم بڵێم خاوەن باخەکان پابەندی ڕێنمایەکان نابن و هەندێک کاتیش ئەتوان بڵێم گەشتیارەکانن کە پابەندی ڕێنماییەکان نابن. بەداخەوە ئجراتەکان بێگومان تونوتۆڵتر دەکرێنەوە، زیاتر دەکرێن ئەو شوێنانەی کە هیچ مەرجێکی سەلامەتی یان بەرگری شارستانیان تێدا نیە بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەڵەبجە قەرار وایە کە جارێ سەرقاڵی دۆزینەوەی ئەم تەرمین دواتر کە هەموو مەرجەکانی بەرگری شارستانی پێویستە لەم شوێنانە بێ بۆ ئەوەی جارێکی تر خۆشی گەشتیاران ئەو کەسانەی ڕووی لەم ناوچەکە نەبێ بە ناخۆشی. گەشتیارانیش دەڵێن پێویستە لایەنی پەیوەندیدار ڕێوشوێنی پێویست لە ناوچە گەشتیاریەکە بگرێتە بەر تا چیتر ڕووداوی دیکەی دڵتەزێن ئەڕوو نەداتەوە. ئەمڕۆ نزیکەی حوتەم ڕۆژە لەسەر یەک لێرە بە دوای کچەکەماندا دەگەڕین و تا ئێستا نەمان دۆزیوەتەوە. لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم بەرگری شارستانی بەڕێوەبەراتی گەشت و گوزار و خەڵکی ئەم ناوچە گەشتیاریە هەمویان لەگەڵمان وەستاون و کەم تەرخەمیان نەکردووە. بەڵام پێویستە ئەوە لە بەرچاو بگرن کە ئەم جۆرە شوێنانە پێویستیان بە سیاج هەیە بۆ ئەوەی ڕووداوی وا دووبارە نەبێتەوە. ئێستا ئەم منداڵەی ئێمە ڕۆیشت و دەڵێین بە قەزا و قەدەری خوددا ڕازین، بەڵام ئەم ناوچەیە گەشتیاریە و خەڵکی زۆری بۆ دێت. ئەبێ ئەم شوێنانە پەرژینیان هەبێت تاوەکو ڕووداوەکان دووبارە نبنەوە و خەڵک تووشی کارەسات و دڵتەنگی نەبێت. جزاکم الله بەلە بخێر. ئەبێ هۆشیاری بدرێ کە هێشاری کدرا خۆ زۆربەی دوکاندارەکانیش پیا قسە بۆ خوا بکە، هەمویان پیان ئەڵێن ئەو شوێنە مەترسیە ئاگاتان لە خۆتان بێت. کۆمەڵە گەشتیارەیە خۆیان ڕێنمایەکان تەطبیق ناکەن، خۆیان سەرپێچیەکەن، خۆیان سەرکێشیەکەن بە خۆیان ژیانی خۆیان نەخەنە مەترسیەوە. ئێستا کۆمەڵە دوکاندار هەند لای من نانەبن، من ئاگام لە وەزعیان هەیە پیان ئەوترێ کاکە گیان ئاگاتان لێ بێ ئەو شوێنە خەتەرە مەڕۆن. دێوان گوێ نایەن، زۆر عەجیبە. سوبحان الله هەر سەرپێچی خۆیانەکەن و ڕۆن ئەوا ئەو مەترسیانی لێ بێتەوە کە ڕووەیە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەند جارێک گۆژداری بە کەپڕ و دوکانەکان درا، بەشێکیان بەوەی نزیکیان لە ئاوی زەڵم و نەبوونی مەرجەکانی سەلامەتی و بوونی مەترسی لەسەر گەشتیاران لە ئێستادا داخران و بۆ داهاتوو پێویستە بەپێی ڕێنمایی و مەرجەکانی بەرگری شارستانی دەست بەکار بکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئاوی ناواری زەڵم، هەورامان.